میسی بەداهاتی ساڵانەی 500 ملیۆن یۆرۆ ڕازی نەبوو. حەڕەبەکان بۆیان کردە 1 ملیارد و 200 ملیۆن یۆرۆ تەنیا لە ساڵێکدا میسیێر قبوڵی نەکرد. وتیان دەگەڕێتەوە بارسۆلۆنا بەڵام بووە دەرنەهات. و لەو بەینێدا هەواڵێکی شۆک هاتە ناو هەواڵە وەرزشەکان ئەوژەوە بوو کە لیونێل مسی بە فەرمی دەچێتە ناو یانەی ئینتەر میامی، یانەیە کە تقریباً 5 ساڵە دروست بووە، یانەیەکی تازەیە بۆ بەڕێوەبەرەکەشی دەیڤید بێکامە. دانین چی ڕوویدا کە مسی پارەی هەڵنەبژارد و بە پێچەوانەی ڕۆناڵدۆ و بنزەما نەچۆ بۆ عەرەبستان یاخود سعودیە و لەو هەموو پێشنیارانەی کە هەیبوو لە ئەوروپا و لە شوێنەکانی دیکە کە پارەیەکی زۆر تریشان دەدا، بەڵام لە بینەدا چووە ناو ئینتەر میامی، ئەویش بە چەند لە ساڵێکدا 50 ملیۆن یۆرۆ. سڵاوتان لێبێت هاوڕێیان بەخێر بێنەوە بۆ ئەم ڤیدیۆیە. ئەم ڤیدیۆیە باسی لیونەل مێسیە کە بە فەرمیان شکرای کرد کە دەچێتە ناو یانەی ئینتەر میامی ئەمریکا. لەو نێوانەشدا لیونەل مێسی هەفپەیفینێکی هەبوو لەگەڵ میدیایە کە بەڕاستی ئەوەی هەوادار و لایەنگیری مێسیش نەبێت بۆی ناخەژێنە، چونکە هەندێک هەست و ئەحساسێکی زۆر ناخۆشی تێدا. لەم ڤیدیۆیەدا چاو لەو هەواڵانە و بەپێی ئەو هەفپەیڤینەی کە مێسیەی بۆ بزانین بۆچی ئەو پێشنیارەی سعودیا یاخودیانەی هیلالی ڕەت کردەوە کە تا نزیک 1 ملیارد و 200 ملیۆن یۆرۆیان دەدا لە ساڵێکدا بۆ 50 ملیۆن یۆرۆ چووە ناو یانەی ئینتەر میامی. بزانین لەو نێوانەدا چی ڕوویدا. لیونەل مێسی لە هەفپەیڤینێکدا لەگەڵ ڕۆژنامەبانێکی مۆندۆسپۆر ڕایگەیاند کە دەچێتە خولی ئەمریکا و یاری بۆ یانەی ئینتەر میامی دەکات و ناگەڕێتەوە بارسۆلۆنا. لەو نێوانەشدا دەنگۆیەکە بوو کە دەگەڕێتەوە بارسۆلۆنا، چونکە ئەوکی مێسی چەند جارێک چووە ئۆفیسی بارسۆلۆنا و پێی خۆش بوو کە کوڕەکە شێر بگەڕێتەوە بۆ یانەی بارسۆلۆنا، بەڵام لێردا هەندێک شت ڕوویاندا کە مێسی نەچۆڵێ. مێسی وتی بارسۆلۆنا هیچ دەستەوارێکی فەرمی پێشکەشی نەکردووە. لیونەل مێسی لە سەرەتای هەفپەیڤینەکەدا وتی کە ناگەڕێتەوە بارسۆلۆنا و دەچێتە ئینتەر میامی. ئەوە هێستایەک لای نەبووتەوە، ینی 100% تەواو نەبووە، بەڵام بۆ خۆی وتی کە بڕیاری داوە لەوێ بەردەوام بێت. ئەو گوتیشی کە بیستم لالیگا ڕازی بووە و دەتوان بگەڕێمەوە بارسۆلۆنا، بەڵام ئەوە ڕاز نییە، دەبوایە زۆر شتێریکە ڕوو بدەن. بۆ لێرەدا پێشوەی کە قسەکانی مێسی گوێبیست بین، لەو نێوانەدا بارسۆلۆنا تا 25-30 ملیۆن یۆرۆی دەدا بە مێسی لە ساڵێکدا، بەڵام واز دەکەم مێسی یەکێک لە هۆکارە گەورەکانی ئەوە بوو کە نەگەڕاوە بۆ بارسۆلۆنا، ئەوە بوو کە ئەگەر مێسی بچێتەوە بارسۆلۆنا بێگومان دەبێت زۆر یاریزانی دیکە بفرۆشێت بارسۆلۆنا، چونکە تا پارەی مێسی پێی بەیداکە و بیدات بە مێسی. بەڵام 25 ملیۆن یۆرۆ لەکوێ و 1 ملیارد و 200 یۆرۆ لەکوێ؟ بزانین ئەسەن بۆ بڕیاری داوە نەشتە سعودیا، نەشتە هیلال یا تیمە عەرەبەکان و هاتۆتە لیگی ئەمریکا، خودخولی ئەمریکا. براوەی مۆندیال یاخود مێسی ڕاشکاوانە هۆکاری نەگەڕاونەوەی بۆ بارسۆلۆنا ڕوون کردەوە، وتی زۆر بە پەرۆش بووم بۆ گەڕانەوە بۆ بارسۆلۆنا، بەڵام ئەوەی جاری یەکەم بەسرم هات نەمویست دووبارە بێتەوە و نەمویست جارێکی دیکە بگەڕێمەوە ئەو دۆخە، نەمویست چارە نووسم کەوێتە دەستی کەسێکی دیکە. لیۆ لە بەشێکی دیکە هەفپەیڤینەکەدا جەختی لەسەرەوە کردەوە کە ماڵباتەکەی خۆی یاواتە بنەماڵەکەی خۆی لە هەموو شتێک گرنگتە، وتی تا ئێستا گرنگترین شت بۆ من ماڵباتەکەمە یاخود بنەماڵەکەمە. مێسی دانی بەوەش دانە کە قسەی لەگەڵ خوان لاپۆرتای سەرۆکی بارسۆلۆنا کردووە و وتی جارێک یان دوو جار قسەم لەگەڵ لاپۆرتا کردووە و زۆر قسەم لەگەڵ چاڤی کردووە یاخود ڕاهێنەری بارسۆلۆنا. من و چاڤی زۆر بەپەرۆش بووین بۆ گەڕانەوە. مێسی ئەوەشی ئاشکرا کرد کە لە ئەوروپا دەستەوارەی بۆ هات بوو، بەڵام وەک خۆی وتی نەمیست بێجگە لە بارسۆلۆنا بۆ هیچ یانەیەکی دیکە یاری بکەم، بۆیە هیچ یانم پێ گرنگ نەبوو. یاریزانی نوێی ئینتەر میامی ڕەتی کردەوە بڕیارەکەی بۆ پارە بوو بێت و وتی ئەگەر مەبەستم پارە بووایە هەرەو کات دەچوومە هیلالی سعودیا. ئەگەر تاوەکو ئێستا ڤیدیۆکەت بەدڵ بۆ تکایە بۆ دڵگەرمی و پاڵپشتی من پێلاقەیەک بە لایکی ڤیدیۆکەدا بدە. مێسی خۆشەویستی خۆی بە بارسۆلۆنا و هەندەرانی دووپات کردەوە، وتی سوپاسگوزاری هەندەرانی بارسەلۆنام، هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان بە جوانترین شێوە ماڵاوایی لە بارسۆلۆنا بکەم. هەر بە لێرە پرانتێزێک بکەمەوە، مێسیش هێستا بۆ ئاوات و ئارەزوویە کە ڕۆژێک لە ڕۆژان یاخود لەو شوێنانێک کە هەندەرانی بارسۆلۆنای لێن لەوێ بە فەرمی ماڵاوای بکات، چونکە ماڵاوایی مێسی لە بارسۆلۆنا بە فەرمی یاخود لە نێو ستادیۆمەکەدا نەبوو. دەڵێت خۆشەویستیم بۆ بارسۆلۆنا بۆ هەمیشە دەمێنێتەوە، هیوادارم ڕۆژێکی دیکە هاوکاری بارسەلۆنا بکەم، لە خۆشەویستی هەندەرانی بارسەلۆنا تێدەگەم.
لیۆ گوتیشی لە ڕاستیدا زۆرم حەز دەکرد ماڵاوەیەکی وەک بوسکێس و ئاڵبام هەوایە بەڵام بەداخەوە نەبوو. کاپیتانی پێشووی بارسۆلۆنا ڕەتی کردەوە بارسا گرێبەستی پێشکەشی کردبێت و وتی بارسۆلۆنا هیچ گرێبەستێکی پێشکەشی نەکردوم، دەستەوارەیەکی بۆ ناردم بەڵام فەرمی نەبوو و تەنانەت هیچ واژۆیەکشی لەسەر نەبوو، لە بنەڕەتدا باسی پارەمان هەر نەکردووە. مێسی زیاتر گوتی لە بارسۆلۆنا هەندێک کەس پێیان خۆش نەبوو بگەڕێمەوە، وەک چۆن پێیان خۆش بوو لە یانەکە بڕۆم، هەندێک کەس پێیان وابوو گەڕانەوەم بۆ یانەکە باش نییە. لیۆ باسی 2 ساڵەکەی لە پاریس کرد. ئەوەی هەر زۆر لە قسەکانیدا زۆر سەیرە، گوێبیستی بن دەڵێت ڕاشکاوانە دەڵێم لە پاریس خۆشیم نەبینی و زۆر لە هۆتێل مامەوە. 2 ساڵەکەم لە پاریس زۆر سیر بوو، ماڵبات و خانەوادەکەم لە پاریس دڵخۆش نەبوون، زۆر نیگەران بووم بۆ ئەوەی لە میدیاکاندا لەبارەی خانەوادەکەم یەخود بنەماڵەکەم ئەوەی دەوترا. کاتێک لەیان پرسی دەتوانین بڵێین برینەکە هێشتا خوێنی لێ دەچۆڕێت، مێسی لە وەڵامدا وتی بەڵێ تا ڕادەیەک. وەک پێشتر وتم چونکە نەمتوانی بەو شێوەیە ماڵەوایی لە هاندەرانی بارسا بکەم کە دەم هەویست و پێم وابیشایەنی ئەوە. هەستێکی خراپ هەبوو، من بەتەنیا کرام بە کەسە خراپەکە لە فیلمەکەدا، حەزم لەوە نەبوو چونکە دۆخەکە بەو شێوەیە نەبوو. لە کۆتاییشدا لیۆنێل مێسی وتی لە یاریکردن لە ئەمریکا چەش وەردەگرم، دوورم لە هەموو حاشیە و دەنگەوەکان و بە هەموو توانامەوە یاری دەکەم و دەمەوێت بەو پەڕی بەرپرسیارەتیەوە و ئارامیەوە یاری بکەم و یەکێک لە هۆکارەکانم بۆ هاتنی ئینتەرمیامەی ئەوە بوو کە خانەوادەکەم جێگایان ئەمن بێ و بە ڕۆیشتن بۆ هیلال و سعودیا ڕازی نەبوون. ئەمە و بەشێک بوو لە وتوێژەکەی مێسی لەگەڵ ئەو ڕۆژنامەوانەدا کە بەڕاستی هەستێکی ناخۆشی هەیە، دیارە هەندێک ئاوات و ئارەزووی هەنە کە پێی نەگەیشتووە یاخود گەڵی خراپ بوونە بە تایبەت لە یانەی بارسۆلۆنادا. ئەوەی کە دیارە مێسی لە پاریس با بەباشی بۆی نەگوزەراوە و دەڵێت کە خانەوادەکەی زۆر لەوێ نیگەران بوونە، زۆرتر لە هۆتێل دەمانەوە، منداڵەکانی ئەو شێوەیە کە دەبات چوانە قوتابخانە نەچوونە و هەموو ئەوانەی زۆر بۆ گرنگ بووە و بۆیە لە پاریس نەماوەتەوە. ئەگەر بین هەمووانە ئەنجامەکەی ببینین یاخود خڕیکەینەوە لە بە شێوەیەکە کورت و پوخت، ئەوەی لێ دێتەوە کە مێسی پارەی هەڵنەبژارد و بۆیە نەچووە بۆ خولی سعودیا، بەڵام هەرچەند لای من سەیرە کە لەو هەموو تیمە بۆچی چۆتە خولی ئەمریکا، هەرچەند شایدیش وەکو زەلاتان ئیبراهیمۆڤیچ بێت، ئەویش دیارە لە ئەڵای گالاکسی بوو، ئەوە دیارە مێسیژەوە چۆتە یانەی ئینتەرمیامەی هەروەک باسم کرد لە ساڵی 2010 دروستکراوە خاوەنەکەشی دەیڤید بێکامە. جگە لەوانش داهاتی ساڵانەی لیۆنێل مێسی لە ئینتەرمیامەی 50 ملیۆن یۆرۆ دەبێت و بەڵێنەوەشیان پێداوە کاری ڕێکلام و تەبلیغاتەکەی لەوێ هەر چەندێک پەیدای بکە هەر بۆ خۆی بێ، ینی بۆ یانە و تیمەکەی نەبێت. بۆ نمونە وابزانم ئادیداس و کۆمپانیای ئەپڵ بەڵێنی ئەوەیان پێداوە کە کاری ڕێکلام و تەبلیغات و ئادەکانی بدەن بە مێسی، واتە کۆمپانیایەکی گەورەی وەکو ئەپڵ لەوانەیە پشتگیری مێسی بکە بارەی ماڵی و مادیاتەوە. پرسیارێک کە دێتە پێشێ ئەوەیە کە ئایا یاریزانێک کە لە تیمێکی ئەوروپا دەشتە شوێنێکی دیکە دەچێتە یانەیەکی دیکە، ئایا شانسی ئەوەی دەبێت کە تۆپی زێڕین بەدەست بێنێت؟ بۆ نمونە گەر مێسی 7 دانە تۆپیانە، ئایا دەتوانێت 8مین تۆپی لە یانەی ئینتەرمیامی بەدەست بێنێت؟ دوور لە چاوەڕوانی نییە، یعنی دەتوانێت شتێکی باش بەدەست بێنێت، بەڵام لە کاتێکدا کە یانەکەی زۆر بەهێزکات لەو شوێنێکە هەیە زۆر نەجاتی بدات بۆ شوێنێکی زۆر باشی بێت، دوور لە چاوەڕوانی نییە و دەتوانێت ئەوەش ڕوو بدات. بەڵام ئینتەرمیامی دۆخێکی باشی نییە، لە کۆتایی جەدوەلە لە لیگەکەی خۆی لە خولی خۆی لە کۆتایەکەیدا و هەرچەند جێگای ئاماژەشە چونکە تازە دروست کراوە هێستا یاریزانێکی وای نییە. مێسی لە وتوێژەکەشدا هەندێک باسی لەوە کردووە کە قسەی لەگەڵ بوسکێتس و ئالبا نەکردووە، بەڵام پێی خۆشە کە بوسکێتس و ئالبا بێن بۆ یانەکە و یانەکە گەورەتر بکەن. ئەوەی کە دیارە لە کۆتاییدا بڵێم مێسی، ڕۆناڵدۆ، بێنزەما و هەمووانە وەک ئەندرێس ئینیێستا تەواو دەبن ڕۆژێک. وەگەر وەکو من هاندەری ئەم یاریزانانەی بێگومان نزیکن لە کۆتایی یاریکردنیان و هەموو یاریزانێک بەو شێوەیەی لێ دێت، واتە ماوەیەک لە تیمی باش دەبێت، دواتر دێتە تیمی زەعیفتر
لە خولی دیکە بەڵام لە کۆتاییدا خۆیان هەڵیە بژێرن کە بەڵێ لەسەر تۆپی بێ بەردەوام دەبنیانە. بۆ نمونە ئەگەر ئێوە زۆرەکە کەسێکی وەک ڕۆناڵدۆ دوای تەواوبوونی یاریەکەی دوای تەواوبوونی تۆپی پێی ببێت بەڕاهێنەر، بەڵام ئەگەری ئەوەی کە مێسی ببێتە بەڕاهێنەر کەمترە. هەرچەند پێشبینیکردنی ئەوانە جارێ زۆر سەخت و ئەستەما، بەڵام بۆ منێکە ئەندەری ئەم یاریزانانم کەمێک ناخۆشە کە هەموو شتێک بەرەو پارە دەڕوات و یاریزانەکان لەبەر پارە ئەو تیمانێک کە خۆشیان دەوێت ئەو یانانەی کە خۆشیان دەوێت و بەدڵ یاری دەکەن نایکەنەوە دوو پارە دەکەون. بۆ نمونە خولی سعودیا وردە بە خولێکی زیرەکی لێدێت، بە خولێکی حرفەیی لێدێت و زۆربەی یاریزانەکان وردە بۆ لایوێ دەڕۆن. بۆ نمونە لەوانەیە ئەگەری زۆرەکە ڕامۆس و بەشێکی دیکە لەو یاریزانانەی کە وردە بەرە کۆتایی دەگەن پشنەوێت، چونکە لەوێ هەم پارەیەکی زۆریان دەدەنێ و ئەم باشتریان بۆ دەگوزارێت. پێش تەواوبوونی ڤیدیۆکە ئاماژە بۆ بکەم یەکەمین هەڵبەت هێستا بفەرمی بڵاو نەبووتەوە، بەڵام هەروەک من لە هەواڵەکاندا بە نافەرمی دیتم یەکەمین یاری ئینتەر میامی کە مێسی تێدا بەشدار دەبێت لەگەڵ ئەڵنەسری عەرەبستان یاخود سعودیا، واتە نەسری سعودیا، یعنی ڕۆناڵدۆ و مێسی بە ئەگەرێکی زۆر بەریەکەون یەکەم یاری مێسی دەبێت و هیوادارم شتێکی وا ڕوو بدات چونکە چێژ دەبینم لە یاریەکەیان. هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بوو بێت. ئەمەش ستۆری و داستانی لیۆنێل مێسی کە لە کۆتاییدا ئینتەر میامی هەڵبژارد. هیوادارم هەر چەند سەرکەوتووە لەوێش دووبارە سەرکەوتوتر بێ و خۆم هاندەری مێسی نیم، بەڵام بۆ من جیاوازی نییە. هەر کەسێک یاری جوان بکە من خۆشم دەوێت. ئەگەر ڤیدیۆکەشت بەدڵ بوو هیوادارم ئەگەر چەنێڵمی سابسکرایب نەکردو سابسکرایبی بکەی و لایکی ڤیدیۆکەش لە یادمەکە. پرسیارێکیشم هەیە هیوادارم لە کۆمنت وڵامم بدەنەوە. بەڕای ئێوە مێسی دەبێت بەڕاهێنەر یاخودنا؟ ڕۆناڵدۆ دەبێت بەڕاهێنەر یاخودنا؟ ئەو دوانە چیان لێ بەسەر دێتەوە؟ تۆپی پێ بەجێ دێڵن بە یەکجاری یاخودنا بەردەوام دەبن و لەسەری دەبن بەڕاهێنەر؟ تا ڤیدیۆکی دیکە ماڵەوە.